ئێمە بۆ ماوەی هەفتەیەکە بەردەوامی لەم بایکۆتە و ئەم بایکۆتەش ناشکێنین هەتاوەکو 30 ڕۆژارێک موچەمان نەدرێتێ و زایدەن بە هیچ شێوەیەک لەگەڵ لێبڕینی موچەیانین ئەگەر بیانێ سیستەمی پاشەکەوت بێننەوە ئێمە ئەمە شوێنمان ئەبێت و ئێمە ئێرە شوێنکارمان ئەبێت ئەم شوێنە چۆڵ ناگەین هەتاوەکو موچەکانمان هەموو 30 ڕۆژارێک ئەدرێتەوە و موچەکانمان وەکو خۆی ئەدرێتێ لەگەڵ لێبڕینانین بە هیچ شێوەیە پێشنیاری دراوە کە موچەی فەرمانبەران کەم بکرێت سابتێک بە تایبەتی موچەی وەزارەتی ناوخۆ بە تایبەتیش مرور میکات ئەوەی مرورێکە بڕوانەکەم هیچ وەزارێکەوەندە هیچمان دووبوونی بێ یەک دۆ مروری داما و چی بکەم وەزارەت ناوخۆ موچەخۆر حکوومەت هیچ شتێکی نەمامووی دەزەباتە موچەی موچەخۆران دووەمیشان ئێمە لە مانگی یەک موچەمانەوە گرێت ئەو مانگی حەوتە ئەمڕۆ 22 مانگە خوازان کەی مەعاشە